لەبەرەوە ئەمریکایەکان ئێستا ئەم عسکەرانە بەکاردێنەوە دژی ئەهلی ئیسلام لە میسریش هەروەهای خی گەورە خەجاڵەتیان کە بۆیە کە لە زلەکەی وەزارەتی پێشمەرگە جەباریاوەر کە مەسعود بەرزانی کردبووی بە ڕاوێژکار زۆری پێخۆش وتی ئەمریکا دوولی وامان بۆ تەشکیلەکە داخر کەری وامان هەیە لە کوردستان کەرە بۆ خێری سەیدنا عیساکە دوولی وا دووە دروستەکە و تەسلیحێکا هەمشتە دوایی کا بە نەواتی بە ناوچی جێشێکی تری کوردستانی پارتیەکێتی شەختی هەڵت پارتی و ئایلەی بەرزانی عاقڵ بوون لەوەی کە نەیان هێژەوە ڕوو بدە پێشتریش لە زمانی احتیلالە هەوڵیاندا لە بەشێکیان لە ناویەکێتیەوە جیا کردەوە بن بە زابتی مخابراتی زابتی جێشی ئەمریکی و تەدریبیان پێکرا و کردیان بەوانە لە یەکێتیان دابڕی بەڵام یەکێتیش حەریز بوو لەسەر پێشمەرگەی خۆی بپارێزێ ئەجنا ئەمریکایەکان ئەوانش نیازیانەوە بوون نەواتێک دروستکەن هیچ جێش یارمەتیان بدەن بە قووەتیان بکەن دوایی وردەوردە هەموو دەعمێکی ئەمان بکەن تا ئەم جێشە دروستە بێ لە کوردستانە و سەر بە دەرەوە بێ ئەوانی تر هەمووی تەقاعد دەکرێت